سڵاتان لەبێت بەیانیتان باش بەیانێکی پڕ لە وزە بەیانێکی پڕ لە جوانی پڕ لە تەندروستی بەو هیوایەکە ئەوانی کێسا بە دیار بەرنامە یاخود پرۆگرامی ڕۆژ باشەوە دانیشتون تەندروستێکی باشتان هەبێت. جا ئەم شەو کە تێپەڕی زۆرێک لە خانەوادەکان لە هەرێمی کوردستان بە دڵێکی ئارام و ئاسوودە و خەویان لێکەوت و چونکە ئەوەی کە ناشتبوویان چۆنەڵێت وەکو زەرعیان کردبوو یاخود سەوزیان کردبوو بەرهەمەکان وەرگرتەوە لەلایەن قوتابیەکانیانەوە. زیاتر لە 120,000 یاخود 124,000 بە ڕێکتر قوتابی بەشداری لە تاقیکردنەوەکانی کۆتایی کردبوو و بەشێکیان دەرچوون بەشێکیان بە پلەی نایاب و زۆر باش دەرچوون بوونەتە سەر یەکەمەکانی ئاستی هەرێمی کوردستان بەشێکیشیان خەممەخۆن دەرفەت هێشتا لە بەردەمتانە لە بەردەستانە ئەگەر بە هەر هۆکارێک نەتانتوانیوە تەنها بەست ئەوەیەکە هۆکاری دیکە باسەکەم ئەگەر بە هەر هۆکارێکی دیکە نەتانتوانیوە بەستن یا تەمەڵیتیانە بوو بێت ئەوە نەبوو بێت خۆتان دەتانکردن ئەگەینان وەکو دیکە هەموو دەرفەتێک ئەتوانن دووبارێکن حتا ئەگەر بەهۆی تەمەڵیشەوە بوو بێت نەتانتوانی بێت ئەوە ئەمڕۆ چەند نمونەیەگە بینین کە قسان لەگەڵەکەین بۆی بێت بە بزوێنەرێک بۆ ئێوە بۆ ساڵی ئایندە و ساڵی داهاتووتە. زۆر خۆشحاڵە بین ئەمڕۆ تەوەری بەرنامەکەمان بینتە وەردەبێت تەوەریان لەگەڵ ئەو کەسانن کە لە سەرئاستی هەرێمی کوردستان پلەی یەکەمیان بەدەستێناوە یا یەکەمی سەرئاستی هەرێمی کوردستان بوونە و پلەی یاخود بڕگەی دووهەمیشمان یا بابەتی دووەممان لەگەڵ هونەرمەندەکەوین. جا زیاترە چمە ناو قوڵای بەرنامەکە ئەویش لە کاتی پرۆگرامەکەمان کە بڕگەکانمان دەست پێکە. ئێستش بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ ئەەکەم دواتر ئەگەڕێمە وڵاتان و میوانەکانتانم پێ ئەناسێنم. چواردەی ئەیلول پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە و ئەنجامی تاقیکردنەوەکانی قۆناغی 12 ئامادەیی ڕاگەیەندرا. زۆربەی یەکەمەکانیش لە قوتابخانە حکوومیەکە. ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند چواردەی ئەیلول پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. ڕاشیگەیاند ئامادەکاری تەواوکراوە و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی لە سەردابینکردنی 7 ملیۆن لتر سوتەمەنی بۆ وەرزی زستان دا. سەرۆکوەزیرانی عێراق دووپاتی دەکاتەوە وڵات بەرەو هەڵبژاردن دەڕوادیان دەبێت ئاڵۆزی و شەڕ و پێکدادان هەڵبژێری یانیش گۆڕانکاری و گەشەپێدان. مستەفا کاظمی سەرۆکوەزیرانی عێراق لە میانەی کۆبوونەوەیدا لەگەڵ ژمارەیەک لە دانیشتوانی ناوچەی سونەنشینی بەغدا ڕایگەیاند تیرۆر لە هیچ شوێنێکی عێراق جێی نابێتەوە. ڕایشی گەیاندووە هێزانەکانمان ناکرێت بکرێنە ئامانج. ڕیاز حەلفی بەڕێوەبەری تەندروستی گشتی لە وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند ژەمی سێمی ڤاکسینی کۆرۆنا نادرێت بە هاوڵاتیان تا ئەو کاتەی نوێکردنەوە لە پرۆسەکە لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە لەبارەی زیادکردنی ژمارەی ژەمەکان ئەنجام نەدرێت. ئاماژەی بۆش کردووە ڕێژەی کاریگەری سیستەمی ژەمی یەکەم و دووەمی ڤاکسینی کۆرۆنا لە 90 تێپەڕاندووە کە ئاستی بەرگری جەستەی بەرامبەر بە پەتاکە زۆر بەهێزتر کردووە. سیستەمەکانیش هێشتا پشتی یاخود هێشتا پشت پێبەسراون لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە. ئەشرەف عەبدولقادر گوتەبێژی وەزارەتی تەندروستی فەڵەستین ڕایگەیاندووە هەڵمەتێکی یەک مانگی بۆ پێدانی ڤاکسین بە هاوڵاتیان ڕاگەیەندراوە و ڕۆژانە بە کەس لەوانەی ناویان بۆ وەرگرتنی ڤاکسین تۆمار دەکەن ناویان دەچێتە تیر و پشک و بڕی $200 پێدەدرێت. ڕاشیگەیان لە کۆتایی هەڵمەتەکەدا 3 کەس دەستیان یاخود دەستیشان دەکرێت کە بڕی $3000 پێدەدرێت دەشڵێت ئەوە وەک هاندانێکە بۆ ئەوەی خەڵک ڤاکسین وەربگرن. تەورەکەمان شتێکی چاوەڕوان نەکراوە و حەز دەکەین کە زیاترین خەڵک بینەری بێت بۆیە دەچینە تەورەکەمان و کۆتاییمان بکورتە. ئەلەن سەرکەوت یەکێکە لە قوتابیە سەرکەوتەکانی پۆلی 12 ئامادەیی و نمرەیەکی بەرزی بەدەستێناوە. دووەمی سەرئاستی هەرێمی کوردستانە. خانەوادەکەی دڵخۆشن بە بەدەستێنانی ئەو نمرە بەرزەی کوڕەکەیان و باوکی هیوادارە لە داهاتوو کوڕەکەی بتوانێت خزمەت بە خەڵکی کوردستان بکات. لە خۆشترین ساتی ژیانیدا دەژی بەرهەمی ماندووبوونی چەند مانگی نێو ئەم ژوورەی چنیەوە کاتێک نمرەیەکی بەرزی لە پۆلی 12 ئامادەیی بەدەستهێنا
ئەلەند خوێندکار یەکێک لە قوتابخانە حکومیەکانی پارێزگای سلێمانیە. بە بەدەستهێنانی 698 نمرە توانی ببێتە دووەمی هەرێمی کوردستان لە بەشی زانستی. ئەو باز لەو کاتانە دەکات کە خۆی ماندوو کردووە و خوێندوێتی و پشووی کاتی کۆرۆناشی بۆ وانە خوێندن و سعیکردن قۆستۆتەوە. دوو مانگ لە ماڵەوە بووین، ئەوەش هەلێکی باش بوو کە بەسەر زۆربەی دەرسەکان و ئەوانشی کە بە خراپی کردومە کە ئەوە لە هاوین ئاوە بەباشی من کردایە، بەس ئەو دوو مانگە ڕاستی قەرەبووی بۆ کردمەوە یارمەتیە و بەردەوام کاتم گۆڕیوە، بەردەوام ئامانجەکانی ڕۆژانم کە بۆ ئەم ڕۆژی یان بۆ ئەمانگە بەردەوام گۆڕیمە، ئەوم بەدڵ نەبووە ئەم گۆڕی بە شتێکی تر، ئەوم یان سەرکەوتو نەبووە ئەم گۆڕی بە شتێکی. خی گەورەش پرسمە خی گەورە بەستووە کە یارمەتیمدا بەردەوام شتێک گرنگ بۆ نام کە لە با بڵێن بە خولی بێزکردنی دەرونی هەیە لە یوتوب ئەوشتانە، هیچ لە هیچ خولێکی ئەو دەرونیان نەبووم، بەس لە یوتوب هەنی مامۆسای بەڕێز ڤیدۆکان بڵاوکەنەوە شتێکی باش بوو. لە ڤیددیوەکە بەردەوام ئەم بینین بەردەوام گۆڕانکاری بکەن لە کاتەکانە لە شێوازی ساگیکردنا. خانەوادەکەی ئەلەند ئەگەر هێندەی خۆی دڵخۆش نەبن ئەوە ڕەنگە زیاتر دڵخۆش بن، چونکە دایک و باوک هەمیشە حەز بەوە دەکات ڕۆڵەکەی لە سەرکەوتندا ببینێت. ئەوان زۆر هاوکاری ڕۆڵەکەیان کردووە لە کاتی وانە خوێندن و ئێستا شانازی بە کوڕەکەیانەوە دەکەن. سوپاسگوزاریمانێ بۆ بەڕێزی وەزیری پەروەردە چونکە بەهانەوە هاتنی بەڕێزیان لە کاتی سەرەتای قوتابخانەکانکردنەوەی قوتابخانەکان و کێشە دروستبوون و هەندێکین بەدەمەوە هاتنی داواکاری قوتابیەکان هەم ئەویش پاڵبشت بوو بۆ ئەوەی کە ئەم قوتابیانە بتوانن ئەو بەرهەمە چاکە بەدەست بێن و هیوای سەرکەوتنیان بۆ خوازین و هیوادارین ببن بە چاکترین و پێشکەوتوترین کادر بۆ ئەم میلەتە و بۆ بەرەو پێشبوونی حکوومەتی هەرێمی کوردستان. خانەوادەی ئەلەند هاوشێوەی سەرجەم خانەوادەی خوێندکارە سەرکەوتوەکانی قۆناغی دوانزەی ئامادەیی هیواخوازن ڕۆڵەکەیان لە داهاتوودا بەهۆی بەدەستهێنانی ئەم نمرە بەرزەوە دوای تەواوکردنی قۆناغی زانکۆ لە شوێنێکی گشتی خزمەت بە خەڵکی کوردستان بکات. بەڵێ ئەوەی کە بینیمان یەکێک بوو لەو قوتابیانەی کە دەتوانین بڵین ماندووبوونێکی زۆری بینیوە، ئەگەر ئێمە لەگەڵیشیانە بووبین بەڵام ئەنجامەکەی ئەوە دەرئەخات کامە ماندووبوونێکی زۆری بینیوە، بۆیە ڕێک دەتان بەمە ناوتەوەری بەرنامەکە چکە دوو میوانی زۆر ئازیزمان لەگەڵە کە خۆشیان نەیانزانیوە ئەمڕۆ بن بە میوانی ئێمە. ڕەنگە ئێمە میوانەکانمان ڕۆژێ پێشەوە ئامادەکەین، دوو ڕۆژ پێشەوە ئامادەکەین، بەڵام ئەم میوانانە زۆر میوانێکی تایبەتن، چاڕوان نەکراون لە پڕ بەبێ کە خۆشیان بزانن بوونە بە میوانی ئێمە شەو ئاگادار بوون. باشە بار حاڵ دەچمە ناو تەوەرەکەمان کە ئەنجامی تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەی کە ڕاگەیەندرا 18 کەس توانیان پلەی یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەست بهێنن لە بەشی زانستی و هەروەها یەک قوتابیش لە بەشی وێژەیی پلەی یەکەمی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەستێنا کە میوان برە و بڕیار یەکێکە لە یەکەمەکانی سەر ئاستی هەرێم لا بەشی زانستی لە ستۆدیۆی سلێمانی کە لەگەڵمانە ئەوە کاکە برە و هەروەها ئەوین ڕاز یەکەمی سەر ئاستی هەرێمی کوردستانە لە بەشی وێژەیی لە ستۆدیۆ لەگەڵمانە. هەردووکتان بەخێر هاتن. بەخێر هاتی کاکە برە و بەخێر هاتی. خۆشحاڵ بووم، زۆر خۆشحاڵم ئەم بەیانیە کە لەگەڵتانم. من هەر بە بینینی ئێوە وزەیەکی زۆرم وەرگرت. زۆر خەڵک ئێستا دانیشتۆ سەری ئێمە ئاکات، چ ئەوانەی کە لە پۆلی 12 بوون و چ ئەوانی کە هێشتا نەچونەتە قۆناغی با بڵین کۆتاییەوە و پۆلی 12ەوە. ئەوین لە تۆوە دەست پێ ئەەکەم پێشەوەی بچمە لای برە و هەمیشە ئەوە یەکەم شتەکە پرسیار لە ئێواکرێت چۆن ئەم توانیتان ئەم پلێ بەدەست بێنن؟ هیچ کارێکت بۆ کردبوو؟ هیچ پلانێکت بۆ دانابوو؟ پێشەوەی سواز ئەو دەرفەتە سواز بۆ بەڕێستان ڕاستەکەی ئەو نمرێکە ئێستا بەدەستمێناوە هەر لە دەتوان بڵێم هەر لەو کاتی یانی چوومە قۆناغی ئامادەی پلان بۆ داناوە لە سەرساوە ینی هەوڵ بەدەستیانی ئەو نمرێم داوە و بە پشتیوانی خی گەورەش بەدەستمێنە. زۆر باشە. باشمە لای برە و بابزانم برە و چەندێک خۆی ئامادە کردووە. برە و تۆ بیرتە کردەوە کە ئەبێت لە پۆلی 12 تۆ یەکێک بیت کە لەسەر ئاستی هەرێم یەکەم دەرچیت ئەوە دانابوو؟
بەڵێ من هەر لە ساڵەکانی پێشتریشە دای من حەزم کردو یەکەم بم دای من هەموو هەوڵێکی خۆمە ماوە و کە چوومە پۆلی 12 ئەو حەزم بۆ یەکەمی زیاتر بوو زیاتر هەوڵم بۆیە هەر لە هاوینی پارەوە ئەوەی لە توانامەوە بوو بێت لە خۆ ئامادەکردن هەوڵی خۆمە میاوە زۆر باشە برە و کێ زۆر لەگەڵ تا یارمەتی دەرت بوو بێگومان لە کاتی وایە خانەوادەکان ئەتوانین بڵین یەکەم کەسن بەبێ ئەوەی کە ئەو پرسیارە وەکو تایبەتی بکەم بەڵام وەکو خەڵکی تر وەکو لە پشتۆ بن هاوڕەیەکت بێت خزمێکت بێت کە هانی دابی بێگومان ئەم سەرکەوتنە هەر یاگلایانە نییە ئەنی تۆ بەتنا خۆت ئەگەر یارمەتی مەکتەبەکە و لەگەڵانە بێت تۆ ناتوانانی ئەم سەرکەوتنە بەدەستبێنی من زۆر سوپاسی مامۆستا بەڕێز و ماندونە ناسەکان مەکەم ئیدارەی قوتابخانەکەم شەهید جەبار و بەڕێوبەرە بەڕێزەکەم سەد ئەڤین دائیمەن وەکو هاوڕەیەک بۆ لەگەڵمانە هەموو پێداویستیەکی مادی و معنەویشی بۆ دابین کردوین و بێگومان سپاسی دایک و باوکیش مەکەم چونکە ئەوانیش بەقەدەر من هیلاک بوون بەڕاستی هەمووتان ماندوونە بن ئەوە ئێستا بەرهەمی ئەو ماندووبوونەتان وەردەگرنەوە و ئەیبینین ئێمەش دڵمان پێی خۆشە ئەوین دێم بۆ لای تۆش ئێستا کە هاتیتە ژوورەوە پێشەوە من بەخێر هاتنم کردی خاتونێکی تر لەگەڵا بوو کە هات بۆ ئستودیۆ جگە لە دایکت جا بۆمان باس بکە کە ئەو کێیە چونکە برە باڵێن جەختی قسە سەرێکە مامۆستایەکی لەگەڵا بۆ بابزای مامۆستاکەی تۆ مامۆستا بیرکاریم بوو هەر لە قوتابخانەی خۆمە ینی لە پۆلی چواری ئامادەی و یانیوانی پێوتم هەتا ئەم ساڵیش 3 ساڵ لەگەڵمانە بەڵێ بەحکمی و زیرانیشمانە هەر لەگەڵم هات زۆر باشە کاتە جگە لە خانەوادەکەت تۆ شەر مامۆستاکان و چوار دەوروبەرەکەت یارمەتی دەرت بوون بەڵێ بێگومان سواز قوتابخانەکەم دەکەم لێر و ئامادەی دارێت کوردستان بەڕاست زۆر ماندوونە ناسانە تاوای دەستێک کارژێر قوتابخانە زۆر ینی هەوڵیان دا بژینگەیەکی ئارامیان بۆمە دروست کرد بۆی بتوانین توانەکانمان بخینەگەڕ زۆر باشە ئەوین ئەبێت تۆ برە و ئەوانەی کە پۆلی 12یان بەسەرکەوتووی بەجێ هێشتۆ بە پلەیەکی باش و بە نمرەیەکی باش ئەبێ خەو لەلاتان شتێک بێت مانای نییە وایە یان ئەخەوتن بە ئیسراحەت هەبووە لەسەر کتێبەکە خۆنوچکە بتباتەوە خۆ بتگرێت دا برە و هێمە لای تۆش ئەو پرسیارە لە تۆ شەکە باڵێ ڕاستەکەی ئەگەر ئەتویانی ئامانجە کتێبی هەوڵ بەدێنان نمرەیەکی بەرز دەی خەو خۆراک زۆر گرینگە لەپاڵ ئەو دەرسێکەوە دەیخوێنی چونکە ئەگەر خەوێکی تەندروست نەبێ لە بڕادانی ئەو دیانی ئەو دەرسێکەوە یانی هەوڵ دەدی یاخود ئەو نمرێکە دەتەوێت بەدەستی بێنی خەوەکەیانی زۆر گرینگە بەڕای زۆر باشە ئەوین باش خەوتووە برە و ئەی تۆ خەوەکانت ڕێک و پێک بوو لە کاتی و لە شوێنی خۆیان بوو یاخودنا شەو نخوونی زۆرت ئەکرد بەیانیانی زۆر زوو هەڵاستای لە خەو بەڕاستی هێنە شت هەیە بۆەوەی بیبی بە خوێندکارێکی سەرکەوتوو ئەبێت ئاگاو لێ بێت یەکێک لەوانە خەو بوو من قەت نەمهێشتۆ خەوم تێک بچە دائیمەن هەوڵم ماوە خەوێکی باش بنوم بەلایانی کەمەوە 7 ساعات بنوم خواردن زۆر مهمە و چوونە دەرەوە ئەوانەش نابێت یعنی قوتابی خۆی لەوانە دوور خاتۆ چونکە تۆ خۆ سترێسی پۆلی 12 لەسرە بەڕاستی ئەوانە زۆر گرنگن کە تۆ بتوانی بە ئەبێت هەوڵ بەی دایمەن دڵە خۆش بێت و ئەو خۆشیانش لە خۆ تێگنی چکە ئەوانش زۆر پێویستن زۆر باشە برە و ڕافیقایەتی لەگەڵ سۆشیال میدیا لەو ماوەیە چۆن بوو خۆی من زۆر حەزم لە سۆشیال میدیانیە زۆر بەکاری نان خۆم بەڵام سێری یوتیوب مەکرد زۆرجە لە کاتی ڕستەکانە سێری ڤیددیویەکی کورت مەکرد خۆش بوو ئیسراحەتێک میا بە مێشکم لە بینی ئەو سایانەیە بەڕاستیەوانە پێویست بوون زۆر باشە ئەوین تۆ چی بووە هاوڕێ و دۆست و خزم گلەیت لێ بکە ئەوین دەرناکەوی دیار نیت وەڵام نایتەوە خۆی تەنها ئێمە زانین کچانی خزم گروپمان هەیە کچانی هاوڕێ گروپمان هەیە لە گروپەکانی سۆشیال میدیا لە گروپەکان دەرچوو بووی وڵا ڕاستەکەی بە حکومی پۆلی 12 قۆناغەکی سیارە ینی کەمم کرد بۆ بەس بە تاوتی دەستبەرداریان نەبوو ینی هەم ینی ئینتەرنێت بەکاردێنە بەڵام هەم دووبارەیان لە خزمەت خوێن نەکەم بەڵام لایانی خۆشمیانی تا ڕادێک بەکاردێنە بۆ خۆشم ئەو نێتە نابخ من بۆیە ئەو پرسیارانە ئەکەم بۆ ئەوەی کە ڕەنگەوانی کە لە پۆلی 12 وا بیر بکەنەوە کە ئیتر ئەبێ خەو و خۆراک دەرچوون هەموو شتێک لە تۆ قەدەغە بکرێت بۆی کە تۆپلێکی باش بینی بەڵام بە هەردووکتانەوە بەبێ کە یەکتری بناسن لە دوو شاری جیاوازن بەڵام هەردووکتان چون بەرنامە ڕێزیتان بۆ کردبوو بەرنامەتان بۆ داڕشت بوو هەموو چالاکیەکانی خۆتانتان کردووە لەگەڵ ئەوەشە پلەیەکی باشتان بەدەستێناوە و یەکەم بوونە
کێ پەیوەندی پێوە کردی ئەوین یەکەم جار کە ئەو هەواڵی پێدا سەرتا بەڕێبەرەکەم بڵاب بین کتبوو بابیشمیانی دوای وەزیر پەروەردە لە ڕێ ئەوە پیرۆزبای لێ کردین دەستخۆشی لێ کردی هەستی خۆتم پێ بڵێ نەت قیژانە خۆشە ئاسەکەی سەچی زۆر زۆر خۆشمە بوو هەر یانی تاسا بووم لە خۆشیان هەڵسن دەکرە هەماندوو بنێ کردومە بەرهەمێکێ بوو زۆر باشە برەو تۆچی کێ پەیوەندی پێوە کردی چۆن بوو ئەو هەستا لە کوێ دانیشت بووی خەریکی چی بووی کە پەیوەندیان پێوە کردی من کە یەکەم جار زانیم لە ژوورەکەی خۆم بووم بەڕێوبەرەکە لە ڕێگەی خوێندکارێک و گروپێکی ڤایبەری دروست کرد وتی ئەم خوێندکارانە لای سەعات 4 وەزیری پەروەردە پەیوەندیان پێوە ئەکا هێشتا نەم ئەزانی چەنەم بووم کەمێک دوای ئەوە تەلەفۆنێکم بۆ هاو لە وەزارەتی پەروەردەوە کە پێیان وتم تۆ یەکەم بوویت یەکێکی لە یەکەمەکانی هەرێم بەڕاستی هەستێکی زۆر زۆر خۆش بوو یەکەم جار لە خەوە چوو بەڕاستی لە خەوەت وا بزانین خەوە بینی بەڵێ تەسەورم ناکرد ڕاستە هەوڵێکی زۆرم مابوو خۆم ینی حازر کردبوو بۆی ببم بە یەکەمی هەرێم بەس لە عینەن کاتیشا کە ئەیبیستی بەڕاستی ینی هەستێکی زۆر زۆر خۆشە جابرە و ئەو ڕۆژەی کە بە بڵین پێش ئەوە لەسەر لە بەیانەکەیەوە لە ئەو کاتانە بوو لە بەیانەکەی و کەوتیان ئەم شەو یاخود ئەم ئێوارەیە ئاگادار بن ئەوە دەرەنجامەکان یاخۆ ئەنجامەکانی تاقیکردنەوەکان ئاشکراکرێت ئەهات بە خەیاڵی تۆیە بڵێ من لە یەکەمەکان یا هەروە داد نابوو دەرچیت و بەڵام نمرەیەکی باش وەڵاهی تەسەورێکم ئەکرد بەڵام کە بەیانی وتیان ئیتر دەرەجەوەی ڕاستی بە تووشی یەک سترێس و لەرز و سەربا بووم چوومە ژوورەکەم لەژێر لێفەکەیەوە خۆم داپۆشی بوو لە سترێسا چونکە سترێسێکی زۆرم هەبوو ئێستا ئەو هەستە بۆ هیچ کامێکتان نەماوە وا هەستەکەن چی وا هەستەکەن بار قورسیەکی زۆر لەسەر شانتان بوو دانرا ئەوین یا هێشتا ئێستا هەستەکەی ئێستا ئەرکەکەت قورستر بوو ئەبێ هەنگاوی باشتر بنیت کاری زیاتر بکەیت باڵ ڕاستەکەی کە سەرتایانی زانی بۆم زانی واسم دەکرانی 12 ساڵە نەمخێندی ئەسڵانیانێر ماندوونەکان هیچی لێ بینەمە بەس بێگومان کۆتاییش نیە قۆناغەکی دەست پێ دەکات لە ژیانەیەش کۆلێژە قۆناغێکی گرینگە بێگومان دەبی دووبارە بەمە هەوڵدانێکی باشەوە هەوڵی بۆ بدەین بەدەست بێن هەوڵی ئەوە ئەدەی لە کۆلیژیش هەر یەکەم بیت ئینشاڵڵ با بەمە سەر بەهرەکانتان ئەچمە لای برا و بزانم برا و جگە لەوەی کە کەسێکی زیرەکە بێگومان ئێستا چۆنەڵێت عقل و مشکی هیچ یەکێک لە ئێمە جیاوازی لەگەڵ یەکترینیە بەڵام هەرەوەنەیە کاممان زیاتر بەکاری هێنی کاممان زیاتر هیلاکە بین و ماندووە بین بەڵام لە بەهرەکانە جیاوازین با بزانم لەگەڵەوەی کە تۆ زیرەکی برە و چ بەهرەیەکی دیکەت هەیە وەکو وێنەکێشان بێت میوزیک بێت هەست بکەی لە کارێکا توانات هەیە بتێ برەوی پێ بدەیت وەکو ناوەکەی خۆت ئەوەی ڕاستی بێ بەهۆی خوێندنەوە زۆر ئەو بەهرانم بەڕاستی و ڕاستی بێت تۆزێ فرامۆش کرده بوو بەڵام من یەکێک لەو شتانی کە زۆر حەزم لێمە لەکردنە حتا لەم کاتی سعیکردنەشە هەنێ جار جمعان ئەڕۆشتم یەکێکە لەو شتانی کە زۆر حەزم لێیە و حەزەکەم باشتریش بمتیایە بەڵام وەکو وێنە کێشان و ئەوانە هەنێ جار مەگەربی کەم بۆ خۆشیەگینا زۆر باش نیمتیاوی ڕاستی بێ زۆر باشە بەس کە ئەگەر وێنە دەست کرد بە کێشانی ئەبێ یەکەم جار وێنەی من بکێشی پۆترێتێکی من بکەی ئینشاڵڵا هیوادارم ڕۆژێکی دیکە هەر لە پرۆگرامی ڕۆژ باش من لە ماوەیەکی نزیکە چاپێکەوتن لەگەڵ تۆیا بکەم ئەو کاتە مەلەوانێکی باش ببێت کە لەسەر ئاستێکی زۆر بەرز تۆ لە پێشبڕکیەکانی مەلەوانیە بەشداری کرۆ لەوێشە زۆر نایاب و باش بووی تۆ پرەی باشت بەدەستێنەوە باش دێمە لای ئەوین تۆ بەهرەکان هەستەکەی چ بەهرەیەکت هەیە کە حەزەکەیت ئێستا دەی کاتی ئەوەیە دوانزم بە چۆنڵە بە خێر و خۆشی بە سەلامەتی بەڕێکرد بابزانم تۆزێکیش پەرە بدەم بە بەرەکەمش بۆ ئاسوودەی دەرونی خۆ ڕاستێکی زۆرم حەزە وەرزشم بە تایبەت ئەسپ سواری بەڵێ زۆرم حەز لێ ینی هەوڵم دەدا دەورە و شت یان ئینشاءڵڵا گەل ئێستا مەجالە بێ دەستمە دەورە ئەسپ سواری زۆرم حەز لێ یعنی لە پاڵەوەی خوێندنەکەم دەکرم ڕۆژە سەعاتە وەرزشم دەکرد زۆرم حەز لێ زۆر باشە جا ئەسپ سواری یەکێکە لەو وەرزشانەی کە وزەیەکی زۆرەدا بە کەسێک پێویستەکە هەست و سۆزیشی لەگەڵا بچون ئەگەر ئەسپەکەت خۆش نەوێت ئەسپەکە لە ژێر دەسەر ڕام نابێت ناتوانێت باڵێن لە بەردەستی تۆ ڕابکات یاخود تۆ سواری بیت و ئەو ڕابکات
وەکو کتێبەکانت چۆن کتێبەکانت ڕام کرد لە ژێردەستی خۆت هەمویانە توانی کۆنتترۆل بکەی ئەوێ ئەسپێکیش ئاوها کۆنتترۆل بکەی و کات لەگەڵ تۆشا بڕیاری ئەوە ئەیام کە ئەگەر چیتە ئەوێ سەرکەوتوو بیت هەر لێرە لەگەڵ تۆشا بەرنامێ بکەم بزانم لە ئەسپسواریا بە شێوەیەک ڕەنگە بشبی بەڕاهێنەر ئینشاءله باشە بێمە سەر لایەنێکی تر کە لایەنی خێزانیە چەنە مناڵی خێزانەکەتی دووەم هەستە کرد بارقورسیەکی زۆر لەسەر شانی تۆ خوشکەکەت کەمتری کردوتەوە یارمەتی دەرت بوو یان نابەجیانە هێشتی بۆی کە خۆت بە تەنیا بخوێنی کەس چۆنەڵێت چواردەروبەر قەڵەباڵق نەکە دەنگە دەنگ نەبێت لێرە دەمێت زۆر سپاسەیەک واوچ خۆشەویستم کەم بەڕاستیان ژینگەیەکی ئارامیە لۆم دروست کرده بوو تاکو توانمیانی هەوڵەکانم یانی بخەمە کارتەیدا بۆ بە تایبەت خوشکە گەورەکەشم زۆر یارمەتی دەرم بوو زۆر یانی بە هەمویان هەوڵیان دەدا یانی بەس ئەم سعیەکەم کەمە تا پێم کرێکەم تر کاتەکان بە فێڕۆ بدەم هەوڵی زیاتر سعیەکەم بدەم و هەوڵی یانی خوێنێکی زیاتر بکەم هەردوو خوشکنیان لە تۆ مناڵتریش هەیە دوو خوشکی تکەشم هەیە دوو خوشکاتە تۆ ئێستا نەک پێشەوان هەردووکتان نەک ئێستا بوونەتە پێشەوا بۆ کۆمەڵێ قوتابی دیکە کە هێشتا نەگەیشتە دوانزە ئێوە یەکەمین کەس کە پێشەوان بان ئەو دوانەی ترن کە لە ماڵی ئێوە هەین و جا ئێستا چم بەلای برە بزانم برەو چەندەمی مناڵە بێگومان من لە ئێوە ئەم بەیانی زۆر بزەم وەرگتووە ئەمێ ئەو بزێ نەقڵکەم بیگوازمەوە بۆ بینەرەکانمان بۆیە لە برەویش بە هەمان شێوە پرسیارەکەم برە و چەندەمین مناڵی خێزانی و ئایا پێش تۆ یارمەتی دەرت هەبووە لە خێزانە یاخود ئەوانی کە لە دوای تۆن مناڵەکان کە لە دوای تۆن چاو لە تۆکەن هەوڵەدەی چاو لە تۆ بکەن من یەکەم مناڵی ماڵەکەم و برایەکی بچووکم هەیە هەردوو براین تەمەەن درێژبی چەندێ لە تۆ مناڵترە برەو 10 ساڵمان فەرقەوەڵا ئەو 10 ساڵ لە من مناڵترێکە باشە ئەو هەستی چی بوو کە تۆی ئەبینی ئاوها خۆشحاڵی یان تۆی ئەبینی ئاوا لەرز گرتویت لە ژوورەکەتی زووە هاو بۆ لام ئەیوت ترسی ناوێت و باشە بیت و زۆر یارمەتی دەرێکیش بوو بۆ من دائیمەن ئێواران ئەڕۆشتین بۆ پیاسە لە کاتی ساعە لە بینی ساعیەکانیشە کە ئیسراحەتمە کرد یاریمە کرد دائیمەن ینی هەوڵی ئەیا سترێسم کەم کاتەوە ئەهاو باوەشیە کردم زۆر خۆش و بەڕاستی یعنی دائیمەن هەستێکی خۆشی ئەیامە زۆر باشە برەو من پێشێکە بەجێ بەڵم ئەمەوێت دواوتەی خۆت بڵێیت و دواتر چکە خواحافیزیت لە یەکەم جاگەڕێمەوە لای ئەوین جا با یەکەم جار گوێم لە تۆ بێ بەڵێ حەزەکەم سوپاسی وەزیری پەروەردەش بکەم کە دوێنێ ئەو پێش وەخت پێزانینی خۆی بۆ ئێمە دەربڕی بەڕاستی ئەوە زۆر هاندانێک بوو بۆ ئێمە و سوپاسی خوێندنگەکەم دایک و باوکەم مامۆستاکانم و حەزیژەکەم بە قوتابیەکان ئەوەی کە ئێستا لە پۆلی دوانزەن پێیان بڵێم هیچ پێویست ناکات سترێس بن کاتان زۆر لە بەردەمایە و قەتیش بە قسەی تەلەبەی تر سترێس نەبن مەسن ئەم بڵێ من ئەمەم کردووە ئەوەم کردووە هەوڵ بەدایمەن ئەو شتێک کە خۆ لە مێشکتایە بیکەیت ئەوەی کە خۆت حەزت لێ ئەوە بکەیت زۆر باشە با ئەو دەرفەتە بە ئەوینیش بدەم زۆر سپاس دەکەم برەو کە تۆ لەگەڵ ما بوویت هیوادارم کە لە قۆناغەکانیت لە شوێنەکانیت پۆترێتەکەیشم بکەیت باشە تانبینمەوە ئینشاڵا لێرە بە شێوازێکی تر لە هونەر و بەرهەمێکی تر کە هاتان بێت جگە لە خوێندنەکەتان ئەوین دێمەوە لای تۆ پێم بڵێ کۆتا قسەت چییە بۆ بینەران بۆوانی کە لە پۆلی دوازن بۆ وایکە هێشتا نەچوونتە پۆلی دوازدە ڕاستەکەی لێرە زۆر سپاسێک باش خۆشەویستم دەکەم بەهۆی ئەوانە نەبیان نەمدەتوانین بگەم و ئاستێکەوە ئێستا تێدان پاشان سوپاس قوتابخانەکەم کەم ئامادەی دارێت کوردستان ڕاستی مامۆستایەکان زۆرمان ناسان هەوڵیان لەگەڵ دەدەین و ئامۆژگارین و قوتابیان کە ئەو ساڵ دێنە پۆلی دوازدە و بدەن ئامانجێکی دیاری بکەن کە ئامانجێکیان دیاری کراین هەوڵی بەدەستێنانی دەمە پێی توانەکانی خۆیان و هیوادارم سەرکەوتوو دەستەکان خۆشە جا ئەوین تۆ زۆر جوانیش قساکەیت ڕەنگە سبەی دووسبەی بێ پێشکەشکار و بێژەرێکی باشیش لەگەڵ شازیرێکی زۆر سپاس دەکەم من بەیانە لەگەڵمانە بووی دەستەکانت خۆش بێت سپاس بۆ ئێوەی بینەرکە بینەری ئەم تەوەرە و ئەم بڕگەیەمان باشە لەگەڵتان بەردەوام ئەبم کە باسی ئۆکرانیاتان بۆ ئەەکەم دوو هاوڵاتی ئۆکراینی کاکاریان میوزیک و گۆرانی سەرشەقە مە سەردانی پارێزگای جۆڵەمەرگ لە باکووری کوردستانیان کردووە و لەسەر شەقامەکانی ئەو شارە گۆرانی و میوزیک پێشکەشەکەن تا ئێستا ئەو دوو هەوڵاتیە سەردانی 34 وڵاتیان کردووە و میوزیکیان لەسەر شەقامەکان ژەریوە با پێکەوە بینەر بین جا دواترە تا بەمە ناو دنیای میوزیکێک بەڵام لێرە لە تەنیشتی خۆمەوە لەگەڵ Рука своей страсти сжигает внутри.
دوو هاوڵاتی ئۆکرانی لە گەشتی ئەم جاریان سەردانی پارێزگای جۆلەمێرجی باکووری کوردستانیان کردو و میوزیکی و گۆرانی لەسەر شەقامەکانی ئەو شارە پێشکەش دەکەن. ئەوەش بۆتە هۆی کۆبوونەوەی هاوڵاتێکی زۆر لەسەر شەقامەکان و بەشێکیان دەستیان بە هەڵپەڕکێ و شایی کرد و بەو جۆرە گوزارش لە خۆشیەکانیان دەکەن. تا ئێستا سەردانی 34 وڵاتمان کردووە و دەمانەوێت کەلتورە جیاوازەکان ببینین. زۆر ئارەزوومان لە بینینی ئەو شوێنە بووە. ڕاستی دەبێت بڕۆین بۆ ئەو شوێنانە کە گەشتیاران سەردانی ناکەن بۆ ئەوەی زۆرترین گەشتیار ڕۆی تێبکات. بەو پێشوازیە گەرمەی هاوڵاتیان دڵخۆشین. چەندین میوزیک و گۆرانی جۆرا و جۆر لەلایەن ئەو دوو گەشتیارە ئۆکرانیا لەسەر شەقامی جینگس تۆپڵ لە جۆلەمێرێک پێشکەش بە هاوڵاتیان و گەشتیاران کران. لەلایەن هاوڵاتیان و گەشتیارانیشەوە بە گەرمی پێشوازی لەو کاریان کرا و ماوەیەکی خۆشیان لەگەڵ بەسەر بردن. هەروەها تێکەڵبوونی کولتورە جیاوازەکان بە گرنگ و پێویست دەزانن. ساتێکی خۆشمان لەگەڵ ئەو دوو گەشتیارە میوزیسیەنە ئۆکرانیە بەسەر برد. زۆر چێژ بەخش بوو. هیوادارم کاری لەو شێوەیە لە ناوچەکەمان زیاتر پەرەبەستێنێت. ڕاستی تێکەڵبوونی کەلتورە جیاوازەکان پێویستە و کاریگەری باشی دەبێت. دوو گەشتیاری ئۆکرانی لە ماوەی 7 ساڵدا سەردانی 34 وڵاتیان کردو و لەسەر شەقام و شوێنە گشتەکاندا گۆرانی و میوزیکیان پێشکەش بە هاوڵاتیان و گەشتیاران کردووە. دوایین گەشتیشیان بۆ شاری جۆلەمێرگی باکووری کوردستانە و بڕیاریشە چەند ڕۆژێک لەو ناوچەیە بمێنن و میوزیکی زۆرا و زۆر بژەن و گۆرانی هەمەڕەنگ پێشکەش بکەن. باش باسمان لە هوەر و میوزیک و میوزیکی سەر شەقام کرد. بێگومان لەلایەن کچان و کوڕانی کوردستانی ئێمەوە بەهرەی دەنگخۆشی شتێکی کەم نییە. کچان و کوڕانێکی زۆرمان هەیە، دەنگێکی خۆشیان هەیە. مەرج نییە ئەو دەنگانە دەنگێک بن کە لە ڕێی پرۆگرامێکەوە هاتبن یاخود ئەو بەهرەیە کەسێک پەیدای کرد بە ڕەنگە خودی خۆیان پاڵنەرێکیان هەبوو، خانەوادەکان پاڵنەریان بۆ یان لە مناڵیەوە خەریکی وتنی گۆرانی بوونە. بۆیە دێمە ناو ئەم تەوەرەی تر کە باسی کاری هوەری و بەرهەمە هوەریەکانە، بەڵام هی هوەرمەندێکی خاتوون کە زۆر دەم بەخەندەیە و زۆر ڕووشی خۆشە. شنیار نەجیب کامیوانی ئێمەیە. شنیار بەیانیت باش بەخێر هاتی سەرچاوان. شنیاری دەم بەخەندە ڕووگەش ئەوانی کە دەنگیان خۆشە تایبەتمەندێکیان هەیە لەناو خەڵک جیاوازن ئەچن بۆ هەر شوێنێک ڕێک دیارە پێیانەوە ئەمە هوەرمەندە لە مەجلیسێک دانیشن گۆرانی پێڵن. تۆ جگە لەوەی کە تایبەتمەندی دەنگ خۆشی هەیە ڕوشت گەشە و ڕوشت خۆشە. جا ئەمە شتێکە لە دوای ئەوەی کە بووی بە هوەرمەند زیاتر تێکەڵاو بە خەڵک بوویت یاخود نە هەر خۆت وای؟ یەکەم شت طبعاً ڕووخۆشی پێشتری ژەروا بووم پێشەوەی کە مەشغوڵی کاری هوەری بم، پێشەوەی کە گۆرانی بڵێم نازانم بۆ ماوەیە یان چییە دەم پێکەنم دەم پێکەنم. زۆر باشە هەمیشە لە خەندە و خۆشییا بیت. بێگومان وزەیەکی ئەرێنی بە چوار دەروبەرەکەش دەدات. ڕاستە بەتەکیید. شنیار ئێستا کەمێ لەوە بەر هەر تۆ لە ناو ستۆدیۆ بووی کە دوو قوتابی کە یەکەمی سەر ئاستی هەرێم بوون لەگەڵمان بوون. مەرجە ئەو یەکەم بوونانە لە شوێنێک بێت کە دەستت بگرن و تۆ نیشان بدەن یا مەرج نییە؟ هەندێک جار لە شوێنی یەکەم دەرناچی بەڵام خۆت دوایە دەرەخەیت. طبعاً مەرج نییە. تۆ گەر یەکەمیش بی ئەگەر ئەو شوێنەشی کە حەزت لێ تەواوی کێ ئەگەر تۆ خۆت پاڵنەرێکت نەبێ خۆت هەوڵ بۆ خۆت نیت ناتوانیت، یعنی ناتوانانی ئەو شتانی کە ئەتەوێت بەدی بێنیت. بەڵام دەستخۆشیان لە یەکەم سەرکەوتوو بن بەڵام بێ خۆشیان هەوڵ بن لە پشت ئەو بەهرەی کە هیانە ئەو زیرەکی کە هیانە ئەو شتێکی هەڵیان بژاردووە ڕەنگە شتێکی تریان هەبێت پێویستیان بەوە نەبێت کە سبینەیەکێ دەستیان بگرێ خۆیان پێ بگەێنن و دەستی چواردەوریشیان بگرێن. ژنار بۆیەوە پرسیارم لە تۆ کرد لە شوێنێ بەشدار بووی یەکەم نەبووی بەڵام ئێستا دەرکەوتووی. مەبەستم ئەوەیە بۆی کە مەرج نییە هەمیشە ئێمە بەوە ڕاهاتوین هەمیشە کە چوینە شوێنێک جوانترین جل هینی ئێمە بێت، باشترین قسەی ئێمە بێت و جوانترین دەموچاوی ئێمە و باشترین پلەهی ئێمە. مەرج نییە. تۆ چەندێ لەگەڵ ئەمەیت؟ زۆر لەگەڵ ئەوام، چونکە مەسەلەن من و تۆ هەریەکەمان بەشێکمان تەواو کردووە کۆمەڵە شت فێر بووین بەڵام ئەو کۆمەڵە شتی ئەو شتە زۆرانی کە ماوە فێر بووین ئێمە خۆمان هەوڵمان ناوە هەموو شتێکی ویستمان لەو شوێنە فێر نەبووین. زۆر باشە. هاوین تەواو زستان دێ چیت بیرە خاتەوە بۆمانی باسکە.
پێتی ناڵە مەزانم حەز ناکەی بیڵێ. دووەم بەرهەم بوو باش دووەم بەرهەمی مناڵانم بوو باش کە ئاوازەکەی خۆم بوو بەجددی یادگارێکی زۆر خۆش بوو. بۆیە ئەمە ئەڵێم بۆی کە حەز ناکەم بڵێم شنیار تازە هاتۆتە دنیای هوەرەوە. ئەمێ بڵێم کە شنیار هەر لە کاتی باخچەی ساوایان و لەو کاتەوە لە ناو دنیای هوەر بووە. کێ پاڵپشتت بوو بۆ ئەوی کە ئەوە بەردەوامبی زۆر کەسیەوە دەنگی خۆشە بەڵام پاڵپشتی نییە. بەتەکیت لە هەمووی گرنگترەوەی گەر تۆ بتوێ بەردەوامبی خێزانەکە دەبێت پاڵپشتە بێت. زۆر پاڵپشتم بوون و ئێستش کارژین زۆر پاڵپشتمە. ینی لە مناڵی ئەوان تا ئێرە هێناویانە لەگەڵم ئەنج ئەوەی کە ماوە کارژین یارمەتیمات زۆر باشە. من باوەتان پێ بڵێم کە کارژین ئێستا لە پشتی کامێرەوەیە کە هاوسەری شنیارە خۆی لە گۆرانی و میوزیکی شتێک نازانێڵم کا کارژین چەندێک گۆرانی بە شنیارەڵێەوە بە بەرداوام خەریکە خۆشمەچمە ناو بوارەکە تا چەندێک ئەوە قورسە کە تۆ لە بوارێک کار بکەی بەڵام هاوسەرەکەت لەو بوارەیانە بێت ئەمە نەبۆتە گرفت بۆت یان با پێچەوانە هەوڵت لەگەڵەدا. بەجددی هەوڵم لەگەڵ ئەیە یعنی جیاوازە لەوانەیە کەسێکە بێگەر هاوسەرەکەی هوەرمەند نەبێ یان کاری هوەری نەکا کێشەی بۆ دروستکە بەڵام من ڕەنگە گەر هوەرمەند بووە ڕێگری لە کارەکەم کرداواتە من هیچ ڕێگرێکی بۆ دروست نەکردم بەڵکو هەوڵم لەگەڵایەت زۆر جالانم شتێکم نێ بەزەوڵە بیکە تۆ چۆن وازێنی چۆن دوورەکەیتە چۆن ئەوەکەیت. زۆر باشە. ژنیارە زۆر جار ئێمە هوەرمەند کە میوانمان بێت ئەوانەی کە لە ئستۆدیۆ گۆرانیەڵەن زۆر بۆی ناخۆش بێ بە لایڤ گۆرانی بڵێت وایە بەڵام بۆ تۆ ئەمە شتێکی زۆر ئاسانە چونکە تۆ لایڤ میوزیکی شتەکەی و دەنگێکی ئالتۆ ئەتوان بڵێم ئالتۆ دەنگی ئالتۆیە تەواو ئەتوان بڵێم دەنگێکی ئالتۆی زۆر پڕت هەیە چیایی بۆ ئەم بەیانێ شتێکمان پێشکەش ناکەی بە چاوان چاوانت خۆش بێ. گۆرانێک لە مشکە هەیە بێڵم یان خۆم بێڵم تۆ کە هاتیتە ناو دنیای هوەرەوە بەرهەمی کەسێکی تر هاتیتە دنیای هوەرە زۆریش خۆش وتت زۆر ئەوەمان بیستۆ بەڵام وەک بڵی تێر ئاومان ناکەیت تێر نابین من حەزم لەوە ئەگەر خۆش شتێکی ترەڵیت ئەوە بەچوان ئەواڵی باش پێشکەشە بە تۆ سپاس دەکەم. دڵی بردم نیگای چاوی خومارت ئەویش کاری بڕۆ موژگانی تۆیە دڵی بردم نیگای چاوی خومارت ئەویش کاری بڕۆ موژگانی تۆیە ئەتۆ سوچت نابوو چاوت منی کوشت مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە ئەتۆ سوچت نابوو چاوت منی کوشت مەفەرموو چاوەکەم تاوانی تۆیە دڵ لە سینەم دەرچوو و هاوارەکە بێوەستان ناوی تۆ بە من بەو هەموو ئازارم هەر خۆشمەوەی تۆ بۆچی منت خۆش ناوێ جاکێ هەیە تۆی خۆش نەوێ چاوەکەم شنیارگیان دەستە خۆش بێ با پرسارێکی لێ بکەم دلێر حوسێن چی پێوتی ئێستا تۆ گۆرانی بێژی لای دلێر حوسێن ئەوە پێوانەیە کە پێوتی جا بابزانم چی پێوتی بینەران بزانن ئێستا ئەوە لە لای تۆ پێوانەیە بەتەکیت باش کاتێککە چوومە لای مامۆساد لێر لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە مامۆسایەکی گەورەیە وتی شنیار تۆ خۆ بە هوەرمەند دەزانی بەڵێ هوەرمەندم تینە تۆ هوەرمەند نیت وتم مامۆستا بۆچی تی چەند گۆرانی ئێزانیت وتم تقریبەن 40 بۆ 50 گۆرانی وتی بەجددیتە وتم بەڵێ وتی بڕۆ هەتا 100 گۆرانی لەبەر نەکەی بە تێکست و بە ئاواز و بە هەمیەوە بە جوانی هەتا 100 گۆرانی لەبەر نەکەیت بە خۆت نەڵێ هوەرمەند و نەژیتۆ بۆ لە منجارێک بە 35 گۆرانی ڕۆشتوێڵی من هوەرمەندم ئاخروام وتخوا ئیتر وتم باشە بە چاوان ئەو شەوە هەتا چواری بەیانی لەگەڵ دایکما دانیشتوین بەس گۆرانیمان نووسیبەتەوە باشە جا باسیەوەکەی چەڵێ من گۆرانی بە زمانی تر ئەو پێوەری دانەوەتی ئەبێ بە زمانی تر گۆرانی بڵێ من لێرە یەک ڕەنگە ئەوە ئیشی من نەبێت بەڵام هەندێک هوەرمەندن بە زمانی تر گۆرانی ناڵێن بەڵام جیهانی تەنها بە زمانی خوان گۆرانیەوە بەس دەنگی تو چونکە ئالتۆیە بۆ زۆر لە تۆنەکان ئەبێت ئەمە شتێکە زێڕە زێڕ هەتا یاڕەبی هەر بمێنێت ئاوها بە زمانەکانی تر
چ زمانێ هاچۆنەڵێت خۆمانڵی مرتاحم بۆ زمانش گۆرانی بڵم ئیسراحەتم ئەیڵێن ئێستا من کە چوون بۆ لای ئەو بەجددی بە کرمانجیم زۆر حەز لێ کرمانجێر کوردیە باشە کوردی و کرمانجی خۆمان ئەوە ئۆکەیە لای من وتی فارسی تورکی عەرەبی وتم من نەموت و سەڵتیشم زۆر ناخۆشە تورکی ئەڵام یعنی ئەوە چونکە سەڵتم ئاڵتۆیە گونجاوە نزیکە بەڵام وتم عەرەبیم لە ژیانمانەوتووە و فارسیش زۆر ناخۆشە بۆ سەڵتی من وتی ئەو قسەیە نەکەی شتیوان نییە تم بۆچی وتی نابێت تۆ هونەرمەندی ئەبێ گوێگری هەمووی بیت و هەمووشی بتانی بڵێ شەر نییە تۆ دەقا و دەقۆک و خۆی بڵێ بەڵام ئەبێ بێڵیت لەوتم باشە بەچوان اینجا فارسی مووسی و ئەنج عەرەبی ئێستا چۆین لە فارسێکە لە تورکی کێشەر نیە و لە عەرەبیش خۆش ئەیڵیت عەرەبیش باشم فارسی بەخوار هەر هێشتا هەر لای من خۆش نییە لای بۆ هەستەکەی خۆش نییە لای من وەرە لە گوێی منەوە گوێ لێ بگرە هەستەکەم حەقی نایامێ تۆ مەبەست لە شعرەکانێتی شعرەکەی و چونکە دەنگت زۆر پڕ و ئێستا خۆشە فارسی هەندێک فارسی هەیە هەندێک گۆرانی هەیە ئەبێت چەهچەها هەبێ لە قوڕکتە بەڵام سەوتی من فلاتە ئەوەی توانی ئەگەر مەسەلەن بەکاری بێنم مەتوانم بەکاری بێنم بەڵام خۆش نییە ڕەنگە گۆرانەکانی سوسەن بۆ تۆ ببێت دەنگێکی ئاڵتۆی ڕاستە باشە شنیار با بزانم شنیار گۆرانی ناوچەیەک ئەڵێت کاتێ ئەیڵێتەوە ئەگەر ناو ستۆدیۆ ڕۆژ باشش بێ لە هەولێر لە چقی هەولێریشا بێ هەستەکە شنیار چۆ بۆ ئەو شوێنە کوێ ئەو شوێنە چ ناوچەیەکە ناوچی بادینە باش دەیبما ئادەی سەفەرێکمان پێ بکە بۆ بادینە بچین باسی ئۆکێ بەسەر چاو مەقام بەیان بەستە باش کامیان بێ با بەستە بێت ئۆکێ قمری كوزرومي ما بلي دلالي وزرومي مام خولم چاوین رجبالك عشقاك اچكا گنديما خولم چاوین رجبالك عشقاك اچكا گنديما Diyar yar yar diyar yar yar diyar yar yar diyar yar diyar yar yar diyar yar bitemin xevim naye diyar yar yar diyar yar bite xev kamın naye یاخوا دەنگت نەڕزێ جابینەران شتێکتان پێ بڵێم ئەوەی لە تەنیشتی شنیارەوە دانیشێ ئەوانیشکە لە لایڤ میوزیک گویان لێگرتووە ئینجازانن ڕێک تەزوێکی هەست لە بینی خۆت و خۆیان دروست دەکات بۆیە زۆر خۆشحاڵم کە ئاوها لە ڕوبەڕوو گوێم لێتە بێت لە پشتی باڵێن شاشە و گوێم لێ بووە لە دەنگت بەڵام ڕێک بۆکەوە نیە بۆیە هەر لە لایڤ میوزیک حەزەکەم بمێنی بۆی کە خەڵک ئەو هەستە وەڵا لایڤم نەماوە نەتماوە ئێستا لایڤم وەستاوە زۆر باشە ئێستا خەریکی کاری هوەری و ئەلبوم بەڵێ ئەو کلیپی تازە لەگەڵ کارژینە سوپرایزمان ئەبێ زۆر زۆر باشە زۆر جار ئەبیستم دەنگی فەریقەکانت زۆر پێخۆشە بێکمان باش و حەزیشت کردەکە دوێتیان لەگەڵا بکەیت بەڵێ لەگەڵ کەیتر حەزت کردە دوێت بکەیت طبعا حەزی من ئەگەر یعنی بێتە سەرەوەی کە دوێت بکەم زۆر زۆر ئاواتم بێ لەگەڵ هونەرمەندی گەورە مامۆستا ناسڕی ڕەزازی لەگەڵ ئەوە چونکە بەجددی سەڵتێکە دووبارە بوونەوەی نییە جا شریار تۆ باگراوندێکی هوەری جوانت هەیە چون لە ماڵێک لە خانەوادەیەک گەورەبووی هوەردۆستن ئەوە کاریگەری هەبووە لەسرت کە ئەو گۆرانیە با بۆ نمونە بڵ ناڵین کۆنن بەڵام ئەو گۆرانیانەی کە ئیتر ها چۆنەڵێ بناغەیەکی تەواویان هەیە ڕێچکەیەکی تەواویان هەیە کولتوری کوردین ئەوانە بڵێ تۆ هەست یان حەز ناکەیت ڕێچکەکە بگۆڕی بەلایەکی ترا خۆی ئەبێ هونەرمەند هەموو ڕێچکەکان بەکار بێنە بەڵام وەکو ئەوەی کە ڕێچکە بگۆڕم بچمە سەر بیانێک ئاوازی بیانەکان قەت حەز ناکەم چونکە کەسێکی بیانیم نەبینیوە بە جددی بێتە سەر ڕێچکەی ئێمە گۆرانێکی کوردی بڵێ نه هەر بە ڕێچکەی خۆی ڕۆشتووە بۆ منش حەزەکەم هەر بە ڕێچکەی خۆم بم و خێزانیش زۆر دەورە بینێت من ئەگەر خێزانەکەم بەو پەروەردەیان نەکردمە بۆ گۆرانیە جوانانە کە گوێی لێ ئەگرن ئەگەر ئەوانە نهاتایەتە گوێمەوە منیش ئێستا شنیاری ئێستا نابووم ئەچوون بەلای پۆپە ئەچوون بەلای هونەرە بیانەکانە بۆیە کاریگەری ئەوان زۆر بوو لەسەرم زۆر باشە
هەست ڕۆڵێکی زۆرە بینەوە کەوتیشم تەزوێکی هەست لە بینی خۆت و جۆگرەکە دروست دەکەیت بۆ هوەرمەندێک هەست زۆر گرنگە یاخود دەنگ یاخود شارەزایی بۆی کە بێتە ناو دنیای هوەرەوە شارەزایی زۆر دەورە بینێت چکە هەندێکی سەوتی زۆر خۆشە بەڵام نازانێت چۆن گۆرانی بڵێ لەبەرەوە ئەو هەستە نابەخشێت ئەو چێژە نابەخشە بە کەسی بەرامبەر ئێستاش ماشەڵا لێ بێ ستۆدیۆکانەوە تەکنیکەکان کە دوای گۆرانی بڵێ ئەمە چی ئێستا گەر تۆ گوێت لە من بێ من بەحیکە لە لای تۆ گۆرانیەڵێم سەوتم شتێکی ترە بەڵام کە کۆمەڵی ئیفێکتی لێن لە ستۆدیۆ کە ئەژڵی ئیفێکتی لێمێن شتێکی ترە تۆ حەزەکەی سەوتت ئیفێکتی لێ بدرێت یا حەزەکەی ئەو حەیە بێ من لە بری تۆ بم هەر بە حەی حەزەکەم حەیڤێت دەستەکانت خۆش هەروە جوانە شتێکی ترچیمان پێشکەشەکەی ئەمەیان بەدڵی تۆ بێ بە بەدڵی من بێ ناسری ڕزازی لە ژوورەوە داوای نەسر ڕزازیەکە لە کۆنتترۆڵەوە باشە گۆرانێکی ئەو هیوادارم پێگومان بەدڵمانە بە خەمە نەبێ شەوە شەواخکە شەوە چاوی دنیا گشت لە خەوە شەوە شەواخکە شەوە چاوی دنیا مەستی خەوە هەر من نەبێ ئەخووناڵای سەودا سەری باڵای ئەوە ئاخ هەر من نەبێ ئەخووناڵای سەودا سەری جوانیەوە هەرتوانم بڵم یەخوا دەنگەن شنیار باسی شارەزاییمان کرد شارەزایەکی باشت هەیە کە ئەو هونەرمەندانت هەڵبژاردەوە چونکە شتێکن کاڵ نابنەوە وەکو بەرهەمە ئەم بەرهەمە سەردەمیانە نین تەنها 4 سناپی پێوە بکرێت و ماڵاوە خوا حافیز مەگەر خودی هونەرمەندەکە لەناو ئۆتۆمبیلەکەی گۆرانەکانی خۆی لێبێتەوە خەڵک لە بیری باوەڕ ناکەم هونەرمەندەکەش گوێ لێ بگرێ لەبەرەوەی زۆر بەمانوین کە گۆرانیەکەڵین دوایەوە حەز ناکەین خۆمان گوێمان لێبێ ئەو شتم نەزانی بوو زۆر گوێ ناگرین لە بەرهەمی خۆمان هەندێکی ژەیە گوێ لێ ئەگرێت ئەو هەستەکەم مەگەر گوێ لێ بگرم خەڵکەڵێ و ئەو چی خۆی عەرزەکە گوێ لە خۆیەگرێ لەبەرەوە نا بەڵام هەندێک جار ئەوە نییە درەندرەن گوێ لە خۆمانەگرین مەسەلەن کە کارژین بێبی خاتە سە گۆرانی منیان خوشکەکەم بێیان دایکم بیان باوکمەڵمەوە چێڵەوە خۆتی ئەوەنی کلیپەکان نیشتی جیاوازەڵەوە خۆت یڵم بەجددی وڵا باشیڵە ئافرین بەڕەحمەت بێت مامۆستا محەممەدی ماملێ کە بیرچوونەوەی گرتبوو شەڵا دوور بێ لە تۆ کە گۆرانی خۆی گوێ لێوت ئەویت ڕەحمەتی لێ بێ زۆر خۆشی بتوەست شڵا دوور بێ لە تۆ ئەو شتا بەڵام ئاوانەی ناسیتەوە چونکە بەرهەمی ترت پێشکەش کردۆشتی ترت پێشکرد ئابزانم ناو ئۆتۆمبیلەکەی تۆ کارژین چ جۆرە سیدیەک چ جۆرە گۆرانیەک چ جۆرە هوەر باڵی گۆرانی هوەرمەندان کامانن کە زۆر لێ ئەدرێن بە بەردەوام لە ناو ئۆتۆمبیلەکەتان گوێ لە هەر هەمیەگرین باش ئیترەمە عەرەبیە کوردیە کرمانجیە تورکیە هەمووی گوێ لێ ئەگرین بەزەوەی کە زۆر زۆر گوێ لێ ئەگرین زیاتر کۆنەکانە اونجا کارشین زیاتر گوێ لە منەگرێ ئەو ناحەقی نییە خۆ هەر کەسێکی تر بەرگوێ لە تۆ ئەگرێ ناکا کارژیش بێگومان هەستی بۆ جیاوازی تۆ کردووە بۆیە هەر گوێ لە تۆ ئەگرێت وەگوتم دەنگێکی حای زۆر خۆشترێکە وەک لەوەی کە تۆ لە پشتی کۆمەڵێ ئامێر و ئەجیزەوە گوێت لێ بێ شنیار ئینشاءالله ئەگەر بوو بە دایک و بەیبی هەبوو باوکی ئاوها پشگیری دایکی کردو خۆت پشگیری منداڵەکەتەکەی هەست دەکەیت کە ئەم جیهانە جیهانێکی جوانە هەرچەند لە ڕەنگە زوو بێ ئەم پرسیارەکەم بەڵام ئەها ئەو قوتابیانیان لە پۆلی چوارەوە ئێمە بەرنامەمان بۆ جانا بوو تۆ بەرنامەت بۆ داناوە کە منداڵەکەت چکچ بێ بەیبێکە چکوڕ بێت ڕای بێنی لەسەر ئەوەی کە بێتە ناو دنیا هونەر یا زەرت کردووە لەم شتە من زەرم نەکردو بە خۆشحاڵیەوە حەزی لە چ بوارێک بێت یارمەتی ئێم و من ئەگەر خوا بکاتە قسمەت بە خاوەنی بێبێکی جوان تکت بە کوڕ بێ فەرقی نییە من ئەگەر هەر یان لەناو ڕۆحی خۆما بە گۆرانی بۆڵم هەتایەتە ناو دنیا سەی چ دایکێکی جیاوازی هەیە ئینشاڵڵا ئەوەی کە باشە و ئەوەی کە خی گەورە پێتە بەخشێ بە تەندروستی و بە سەلامەتی پێت بەخشەوە ئەوەی کە ئەتەوێ بۆی بکەیت و لەگەڵ یاد بیکەیت وتە سورپرایزێکم هەیە لەگەڵ هاوسەرت ئەکە
لە کلیپا بەشدارە بێ لەگەڵ تا یا بەتەمای بێتە ناو دنیای هوەرەوە ئاوشانێک لا بە ڕۆبە و لاوا منیش بێم تاوان کلیفێکمان کردو بەیەکەوە ئەو گۆرانیشم بەتایبەت بۆ ئەوتوە کەسی ژیانم ئەو کاتە هاوسەر نەبووین و سپرایزەکەش با لێرەوە بڵم چبانمە من یەکەم تیڤ هاتووم لە دوای هاوسەرگیریەوە قوربانی تۆم ئەوە تا ئەوەنە باسی هاوسەرەکەتمان کرد هێنامانە سەر شاشە ئەیتەڵێکیمان هەرگرت خۆت ببینە ئەوە هێنامانە بەرامبەری خۆی دامان نا بۆ ئەوەی کە هەستم کرد وزەی پێ ئەبەخشە کارژینوەرە ئاکا کارژینوەرە بەرامبەری دانشە با جوانتر بۆی بێ ئەرەوەڵا بەجددی وزە ئێنێرجی هەمووی یاخواخوا قوربانی تۆم زۆر زۆر سپاس بۆەوەی کە دوا بەرهەممان پێشکەش بکەی حەزەکەی ئەم بەرهەمە پێشکەشی بکەی بە کارژین کە لێرەیە باشە بینەران و بیسەرانیشمان بیبیستن و دوا بابەتیش بێت پێشکەشمانیە زۆر باشە سپایزەکەش ئەوەیە لەگەڵ کارشینە ئیشاءڵڵا دوێتێکی جوان ئەەکەین و ئیشێکی تاوا جیاوازەکە ئەبێ بیتەوە بۆ ئێرە بێگومان هەر لە تیڤێکی ئێوە تەوا کۆمیک سۆنگەکەی دان ئەوە هەل ئێستاوە کاک سەردار ئێمە میوانمان ئامادە کردەوە دوا گۆرانیم تەبعاان و گۆرانی کە بۆ خۆیم وتوە کەسی ژیانم ئەوەی پێشکەشەکەم و خالێکتانەکە فەرانی تۆم زۆر سپاس تۆی باشترینی ژیانم تۆ کەسەی ئاماوێ بەگیانم جوانترین خەیاڵی شەوانم من هەڵاکەم بێ تۆ ناتوانم من وەک سێبەری تۆم دڵی من دڵنیا بە جگە لە تۆ کەسی تر شک نابم لەم ژینەدا دوورما بازیزم دووری من بێزم ڕووناکی چانم ئازیزتری لە گیانم ئەیا خوا دەنگت نەڕزێت جا لەوەتەی هەبووە لە کوردەواریە هەروە بۆ پیاو بۆ ژن گۆرانی وتووە نێر بۆ مەی وتووە لێرە ڕێچکەکان ئەشکێنرێت شنیار کە مینەیەکی جوان و هەستێکی ئاژنانی جوانی هەیە بۆ هاوسەرەکەی گۆرانیەڵەت زۆر خۆشحاڵ بووم شنیار ئەم بەیانیە لەگەڵمان بووین بەیانێکی پڕ لە جوانی بوو هیوادارم ڕۆژەکەتش هەروە بە جوانی دەست پێ بکات تا کۆتایی ڕۆژەکانی دیکە خۆشحاڵ بوو زۆر زۆر زیاتر خۆشحاڵ بووم دەستی تۆ خۆش بێت پرۆگرامێکی تەواو جیاواز پرۆگرامێ بوو دڵم زۆر خۆش بووتیایە و بەیانێکی زۆر خۆش بوو چکە زۆستم خۆم ئامادە کرد دەستی کامێرەمانەکانتان پشتی کامێرە هەمویان خۆش بێت زۆر سپاس دەکەین ئومێد دەکەین هەمیشە لە باشی بێت زۆر سپاس دەکەم قوربانی چاوەکەم شنیارگیان زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە باشە خۆشەویستان بەم شێوەیە بە دەنگی خۆشی شنیار کۆتاییمان بە بەرنامەکەمان هێنا هیوادارم کە ئەوەش هەمیشە لە خۆشی و لە سەلامەتی و لە تەندروستیا بن جا من و شنیار ئێستا ستۆدیۆ بەجێ هێڵم و لە سۆدی هەواڵەکان یەکتری ئەبینینەوە لەوێ بە هەواڵەکان لە خزمەتتان ئابووم خۆتان دەکەم شنیار